کردنەوەی یەکەی سەربازی بۆ ئەو چەکدارە خۆبەخشانە یارمەتی ئۆکرانیا دەدەن لەبەر بەرگری لە وڵاتێکی داگیرکرا و جێگەی سەرنج نییە. بەڵام ئەوەی مشتومڕی لێ دەکەوێتەوە ئاماژەی سەرۆکی رووسایە بۆ ناردنی میلیشیای لایەنگر بۆ نێو خاکی ئۆکرانیا و چەکدارکردنیان بە چەکی پێشکەوتوو ئەو ڕووداوە لێکدانەوەی جیاوازی بۆ کراوە. لە کۆبوونەوەی ئاسایشی نەتەوەی رووسیا ڤلادیمیر پۆتین بۆ یەکەم جار ئاماژی بەوەدا کە 16,000 چەکداری خۆبەخش ئامادەن لە سووریا و خۆرهەڵاتی ناوەڕاستەوە بۆ جەنگان لە سەنگەرەکانی چەکدارانی لۆگانس و دۆنیتسکدا لە دژی ئۆکرانیا بگەنە ئەو وڵاتە. بۆیە فەرمانی دایە سێرگی شویگۆ وەزیری بەرگری وڵاتەکەی بە چەکدارکردنیان بە چەکی پێشکەوتوی خۆر ئاوایی و رووسی. Взяли под контроль населенные пункты Валерьяновка, Зеленый Гай и блокировали с юга и востока. سوودوەرگرتنی وڵاتانی زلهێز لە کۆمپانیا ئەمنیەکان بۆ جەنگان لە ڕیزی سوپاکانیاندا بابەتێکی نوێ نییە. ئەمریکا بە سوودوەرگرتن لە کۆمپانیای بلاکوۆتر لە عێراق و ئەفغانستان قورساییەکی زۆری لەسەر سوپای وڵاتەکەی کەم کردبووەوە. رووسیا لە سووریا و لیبیا و هەندێک وڵاتی ئەفریقیدا بە بڵاوکردنەوەی چەکدارانی کۆمپانیای ڤاگنەر خۆی لە دەسوەردانی ڕاستەوخۆی سوپاکەی پاراستووە. بەڵام کۆی جەنگەکانی ئەو کۆمپانیایە بە ئاڕاستی بەرژەوەندەکانی مۆسکۆ بووە. سەرچاوەیەکی ئاگادار لە سووریاوە ڕایگەیاندووە هەر لە ڕۆژی یەکەمی جەنگی سەر ئۆکرانیاوە رووسیا چەندین بنکەی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی ڕژێمی سووریا لە شارەکانی دیمەشق و حەلەب و حەما و دێرزور و ڕەققە کردوتە بۆ وەرگرتنی چەکدار تا دوای مەشقی کەم لە ڕێگەی بنکەی حمێمیمەوە بنێرێتە گۆڕەپانی جەنگ لە خۆرهەڵاتی ئۆکرانیا. هەمان سەرچاوە ئاماژەی بەوە داوە کە مەرجی رووسیا بۆ وەرگرتنی ئەو کرێگرتانە شارەزاییانە لە هەموو جۆرە چەکێکی سووک و قورسدا لە بەرامبەری ئەوە شەوە مانگانە لە نێوان 300 بۆ 600 دۆلاریان دەدرێتێ. لە دوای تێپەڕبوونی 2 هەفتە لە جەنگی سەر ئۆکرانیا چاودێرانی سەرباسی ستراتیژیەکەی پۆتین بە شکست خواردوو لە قەڵەم دەدەن. بە تایبەتی بەرگری بەهێزی ئۆکرانیەکان سوپای رووسیای غافڵگیر کردووە. سەربازانی رووسیاش لەلایەک شارەزای وڵاتی ئۆکرانیانین و لەلایەکی تریش بەهۆی نەبوونی پاڵنەری جەنگەوە زۆر بێورن. بۆیە زیانەکانیان ئێجگار زۆرە و کرملین لەوە دەترسێت ئەو جەنگەی ئەو بە سنووردار و تایبەتی ناو دەبات دوجار ئەفغانستانێکی دیکەوە بیری ڕووسەکان بهێنێتەوە. رووسیا چاوەڕێی هاوکاری هاوپەیمانیەکەکانێتی بەڵام وا دەرناکەوێت وڵاتانی ئاسیای ناوەڕاست و تەنانەت بیلاڕووسیاش خۆیان لەو جەنگەوە بگلێنن. بۆیە پەنابردنە بەر میلیشیا هاوپەیمانەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاست چارەسەرێکی کاتیە بۆ ئەوەی خۆیان لە زیانەکانی سوپاکەیان و سیناروی ناردنەوەی هەزاران تەرمی سەرباز بۆ شارەکانی رووسیا بپارێزن. بەڵام بەردەوامی ئەو جەنگە دوجار گەڵی هەڵخەڵەتێنراوی رووسی بە میدیای وڵاتەکەیان دەخاتە بەردەمی ڕاستیەکی تاڵەکانی جەنگ و زیانە کەمەرشکێنەکانی.